بەڵێ کاک خالیت ببوورە لەوە ناوڕێکمان وەرگرت لێوە ڕامگرتیت کە بەڕێز مەسعود بەرزانی لە درێژەی ئەو دیداری کە لە 85 لەگەڵ ئاژانسەکانی ئێران سازی کردووە قسە لەسەر ئەوە کە دکتۆر قاسملو حیزبی دیموکرات بەکرێ ژیراوی حیزبی بەعەز بوون و مەرجی بنەڕەتیش بۆ هاوکاریکردنی سەدام و حیزبی بەعەز بۆ حیزبی دیموکرات ئەو بۆ کە ئەوان بە جۆرێک لە جۆرەکان ڕێگری لە ئێمە بکەن و سنوورەکان لە ئێمەدا بخەن و یا نێڵن ئێمە وەکو پێویست دەست لە ڕژێمی ئەو کاتی بەغا بووە شوێنین. تۆ پێت وایە هیچ کات بووە کە حیزبی دیموکرات یاخود قاسملو سەدام و حیزبی بەعەز بەکار بێنێ لە پێناو بەرژەوەندەکانی حیزبی دیموکرات بۆ لێدانی حیزبێکی تری لە باشووری کوردستان هیچ کات لە مێژووی حیزبی دیموکراتە ئەمە ڕوویاوە؟ وڵامەکەی جەنابەت دەکرێت بکەم بە سێ بەش. یەکەم ئەوەندەی پەیوەندی بە عیلاقاتی حیزبی دیموکرات لەگەڵ حکوومەتی عێراق و حیزبی بەحەز بووی لە ڕابردوودا شتێکی شاراوە نییە، بەڵام پێشوش وڵام داوە ئەو عیلاقاتە هەوڵی وەدراوە لانی زۆری سربەخۆیی حیزبی دیموکرات و پرینسیپەکان لەو عیلاقاتەدا هەمیشە بپارێزریان. دووهەم لەو سەردەمدا واتە لە هەشتاکاندا بەداخەوە هەروەکی پێشوش ئاماژەم پێکرد هێندێک نێوان ناخۆشی و شتی ناخۆشی لێکەوتەوە بینی حیزبی دیموکرات و پارتی دیموکرات، بەڵام هەروەکی ئاماژەم پێکرد کەش و هەوای ئەو وەخت هەردوو لا ڕەنگە شتی خراپمان بە یەکتر کوتبێ و هەردوو لا لە کەش و هەوایەکدا بین کە بە تەبعیت لە وەزعیەتە زۆرێک تەعاملمان لەگەڵ یەکتر کردبێ کە هەروەکی ئاماژەم پێکرد ڕاستی تازە ئیدیۆ مێژوویە و ئێمە بە چاوی سیاسی چاوی لێ ناکەین. سێهەم کاک مەسعود کە ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بە خۆشیەوە بۆ خۆی بەرهەمی ژیانی پێشمەرگایەتی و خەباتێکی دوور و درێژ و لە هەمان کاتیشدا لەگەڵ کۆمەڵێک مشکلات و جێرە و کێشە و گرفتی ناوچەکە و کوردستان گەیشتوێتە ئەو مەرحەلەیە و من دڵنیام ئەویش ئێستا بۆ خۆی وەک کەسایەتێکی کوردی تەبیعەتەن هەر بە چاوی بەرژەوەندی گشتی لە داهاتوودا چاو لە مێژوو دەکا و هیوادارم هەموو لایەکی ئێمە مێژوو ئاوا چاو لێ بکەین و نەیخێنەوە نێو قاڵبی سیاست بۆ داهاتوو. بەڵامەوە لە دوای سەرکەوتنی شۆڕش لە ئێران هەلێکی مێژووی لەبار بۆ ئێمە هاتە پێشەوە ئێمە بڕێگوەچمان باش بوو بەڕێز مەسعود بەرزانی ئەڵێ، بەڵام ئەڵێ برادرانی حیزبی دیموکرات کەوتنە دانانی بۆسە بۆ ئێمە و لە بۆسەیەکە نزیکی 200 نەفەریان لێ شەهید کردین. هەتا درێژە بە دیدارەکەدا وەڵێ چەند ماڵە کوردێک کە ئەو کات لەبەر لە تاوانەکانی ڕژێمی بەعەس ڕایان کرد بۆ ئێران لە نزیکی شاری شنۆ لەلایەن پێشمەرگەکانی حیزبی دیموکراتەوە ئەکوژرێن و شەهید دەکرێن کە تیایە ژن و مناڵ هەبووە، خەڵکی پیر هەبووە، مناڵی 6 مانگ هەبووە. ئەمانە تا چەند ڕاستە تا چەند بۆ شێوەیە دیموکرات مامەڵی سیاسی؟ ئەو پرسیارەش دوو بەشە. ئەوەی کە ئینقلابی ئێران ڕوخانی حکوومەتی پاشایەتی کەش و هەوایەکی باشی بۆ کورد یا بۆ حیزبە کوردەکان دروست کرد بە معنایەک دروستە. لە حکوومەتی شا دوای قەراردادی ئەلجەزایر خیانەتیشی گەورەی بە جوڵانەوەی ئەو وەختی کوردستانی عێراق کرد و لە سەردەمی شادا بارزانەکان کە لە دیوی ئێران بوون یا بڵێن پارتی دموکرات بەڕاستی لە وەزەکی ناخۆشدا بوون. حکوومەتی شاکە دەڕوخێ و ئینقلاب لە ئێران دەکرێ و حکوومەت نامێنێ و جمهوری ئیسلامی دێتە گۆڕێ کەش و هەوایەک لەو مەنتەقە دروست دەبێت کەیدی ئەوانیش ببورژێنەوە. شتێک تەبیعی بوو، شاراوە نیە. ئەو مەجالە بۆ یەکێتی نیشتمانی شەر دروست بوو، ئەوە شتێکی گشتیە. بەڵام ئەوەی دووەم سەر جزئیاتی کێشەکانی پارتی دموکرات و حیزبی دموکرات دیسان دەڵەمەوە بەڕاستی هیچ بە پێویست نازانم هیچ لامان بچینەوە نێو تەفاسیلی جزئیاتی ئەوە و بەخۆشیەوە کاک مەسعودیش یا بەڕێوەبەرانی پارتی دموکراتیش لەو چەند ساڵانەی ئەخیردا قەت مراجعەیان بەو مێژووە نەکردووە. ئەوەی ئێستا جەناب لێرە باسی دەکەی شتێکە لەو سەردەمدا وتوێژە کرا و بڵاو بۆتەوە. مەبەست لە ئاماژەکردن بەم هەلوێستە سیاسیانەی ئەو دەمی مێژووی کورد لەوەیە کە بەڕاستی تەنها بەخاتر دووبارە نەکردنەوەی ئەو هەڵەستراتی ژیانەیە. ئەگەرنا هیچ کات کولانەوەی ئەو برینانە ڕەنگە لە بەرژەوەندی کورد نەبێ، هیچ کات پەنجە خستە سەر ئەو برینانە ڕەنگە خۆش نەبن. بەڵام ئەوەی کە مەبەستی میدیای کوردی یاخود بەتایبەت بەرنامەکەی ئێمە ئەوەیە کە قسەکردن لەسەر ئەم لەحزە ناخۆشانەی تاریخ بۆەیە کە دووبارە نمنەوە بەڕاستی. اینجا ئەو زیاتر قسە لەسەر ئەوە کاو ئەڵێ لە هەر شوێنێک برادرانی حیزبی دیموکرات دەسەڵاتیان هەبوو بێت، قەڵەمڕەوی سنووریان هەبوو بێت، نیان هێشتووە ئێمە لەو شوێنانەوە دەست لە ڕژەمی بەعەس بۆشێنین.
لە کاتێکا دکتۆر محمود عوسمان لە دیدارێکە ئاڵێ ئێمە تەواوی ئەرشیفی حیزبی دیموکرات گەڕاوین تەواوی ئەرشیفی قاسملوو گەڕاوین بۆ ئەوەی بزانین لە کوێ ئەم حیزبە ڕۆژێک لە ڕۆژان تێکەڵکردنی لەگەڵ حیزبی بەعس کردوتە هۆکارێک کردوتە مەرجێک بۆ لێدانی حیزبی کوردی بەڵام ئەڵێ هیچ شتێکی لەم شێوەمان نبینیوە بۆچی مەسعود بەرزانی بەم شێوەیە باز لە حیزبی دیموکراتەکە و لە کاتێکا ویکلیکس و بەڵگەنامەکانی ویکلیکس و تێڕوانینەکانی دکتۆر محموش بە پێچوانی ئەو تەسەوور ئەگەر مەبارەکەی من لێرەیە بەڵێ ئەوەی من لێرەدا وەدوی دەکەم و تحقیبی دەکەم بەڕاستی وەردانەوەی مێژوو یا بە قەولی جەنابەت کولانەوەی برینەکان هیچ کۆمەجێک بە سەحنەی سیاسی ئێستای کورد و داهاتوو کێشەی ئێمە ناکە بۆ ئەوەی کەوە لە داهاتوودا دووپاتە نەبێتەوە ئەوەی ئەو تەحودات و ئیلزاماتە ئەوەندە بە قووەت بیە لە نێو کۆمەلگادا ئەوەندە مەدەنی بیە ئەوەندە جێبکەوێ ئەوەندە ببێ بە فەرهەنگ کە هیچ حیزبێکی کوردی بە شێوەی پێش و تەعامل لەگەڵ ئەوی دیکە نەکە یا تەعامل لەگەڵ خەڵکەکەی خۆی نەکە و بە تایبەت ئەو تەجروبەیە لە کوردستانی عێراق زۆر دەوڵەمەندە یعنی پێم وایە کوردستانی عێراق دەبێ لە شتی ئاوا بتوانن شت فێری بەشەکانی دیکە بکەن بۆی کە ئەو خاترە ناخۆشانە بۆ جارێکی دیکە دووپاتە نەبنەوە ئەبولحەسەن تەفریشیان ئەڵێت مەلا مستەفای بارزانی و بەرزانیەکانی نێو کۆمار هێز و لەشکری بنشینەیی کۆمارەکە بوون ئەو دەڵێت لە کاتێکا بەلا مستەفای بارزان هاوکاری تەواوی کۆماری کوردستانی کردو و ئاڵای کوردستانی لە دەستخازی وەرگرتو و لە کوردستانە جێگیری کردووە ڕۆژگارێکی سەخت بوو ئەو مەلا مستەفا و بارزانەکانیش ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لەسەر کۆمار و پەیوەندیەکی تۆکمە و ئەکتیڤیان هەبوو لەگەڵ قازی خوا لێ خۆش بوو پێشەوە کەوایە بۆچی لە ئێستادا مەسعود بەرزانی بەم جۆرە مەسڵەن لە مێژووە تێڕوانینی بۆ حیزبی دیموکرات بەو شێوەیە بوو لە کاتێکە لەسەر وەختی دروستبوونی کۆمارە بەرزانیەکان هێزێکی دیاری ناو کۆمارە بوون و پشتیوانێکی تەواوی ئەو کۆماریان کردووە ئەو دوو فاقێتە سیاسیە بە بڕای تۆ پەیوەندی بە چیوە یاخود بۆچی بەو شێوەیە ینی بۆ جارێککە تەئکید دەکەمەوە ئەو مەوزوعی ئێستا نیە بەڵێ وتوێژێکە کە بەڵام سەروبەندی ئینقلابی ئێران کراوە وە وتوێژە لە کەش و هەوایەکدا کراوە کە بەڕاستی نازانم چۆن بۆ ئەو وەختەش کە ئێمە هێندێک نێوان ناخۆشیمان بووە و هەردوو گلامان ڕەنگە لە چۆنێتی تەعامل و قسە لەگەڵ یەکتر لەو سەردەمدا ڕەخنەمان لەسەر بێ من ئاوای چاودێ دەکەم بەڵام ئەوە بە مێژوو دادەنێم و بە فەسلێکی بەستراو دادەنێم یعنی وەک کەسایەتی سیاسی کوردی یا وەک حیزبی دموکرات ئێمە ڕاستەکەی ناچینەوە ئەو مێژووە بۆ تەحلیل و هەڵسەنگاندنی بەڵکە زۆرتر لە فکری وەداین چۆنی دەرز لێ وەرگرین وە کار ئاسانی داهاتوو بڵێ کاک خالید پێم خۆشە ئێستا بچینە سەر تەوەرێکی گرنگ کە بەڕاستی زۆر مەبەستمە ورتر قسەی لەسەر بکەین ئەویش بەداخەوە ڕۆژگارێک بە پلانێکی ئێرانیەکان دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو شەهید دەکرێت لە سەرمێزی گفتوگۆ و لە ساتەوەختی دیالۆگ و چارەسەری گفتوگۆکردنی سیاسیە پێم خۆشە بەڕێزت وردەکاری نەخشە و پلانی تیرۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوومان بۆ بخەیتە ڕوو دوو لایانی هەیە لایەنێک کەش و هەوای سیاسی کە وەختی حیزبی دیموکراتی تێدا بووە کە کۆمەجی بەوە کردو یا بەستەری جێبەجێکردنی بیرۆکەی وتوێژ لەگەڵ کۆماری ئیسلامی کردبێ لایەنێک لایانی پۆلیسی و قەزایی و حقوقی شێشەکەیە لایانی سیاسیکە ئەوەیە ئەو وەختە کەیدی شەڕی ئێران و عێراق بەرەو تەوابوون دەچیە بە حکمی وەی کە ڕەوابەتی حیزبی دموکرات لەگەڵ حکوومەتی عێراق ڕەوابەتێکی سالم بووە ڕەوابەتێک نەبوو بە پێی ئەوەی کە حکوومەتی عێراق چۆنی بووە حیزبی دموکرات داوە سیاست بکە و دوای ڕووداوەکەی هەڵەبجە و حکوومەتی عێراقیش کە تەبیعەتەن ڕۆژ بە ڕۆژ بەدنێوتر دەبێت بە تایبەت حیزبی بەحث دکتۆر قاسملوو تەشخیصی ئەوە دەبێت کە حکوومەتە ڕەنگە ئاسان نەبێ بە شێوەی جاران تەعاملی لەگەڵ بکرێ دەبێت بە جۆرێک لێی دوورکەوێتەوە بە جۆرێک احتیاجی بۆ حکوومەتە نەبێ هاوزەمانیش ڕەفسەنجانی لە ئێران دەسەڵات بەدەستەوە دەگرێ و لای غەربەکان وە کەسێکی ڕێفۆرم خواز و لیبرالی دادەنێن تەنانەت لەبیرمە وەختی CNN و توێژەشی لەگەڵ کرد و بڵاوی کردەوە و هەرا هوریای دروست کرد کە ڕەفسەنجانیەوە کەش و هەوایکی دێنێتە گۆڕێ و دوای ئەوەش من لێرە بە سەراحەتەوە ئیشارە بە شتێکی کەش بکەم حیزبی دموکرات ئەو وەختی تووشی ئینشعاب و لەدبوونێکی دیکەش ببوو
کە بۆ شخصی دکتۆر قاسملووش خۆش نەبوو ئەو حیزبەی کە کاتی خۆی یەکگرتو و دکتۆر قاسملوو سکرتێری بوو کە لێوە شاوەی بوو حەقی خۆی بوو ئەو حیزبە بەداخەوە تووشی لەدبوون بوو بە دوو بەش جا لایەک زۆرتر و لایەک کەمتر قسەم لێوە نییە یا ئینشعابی تێدا پێکات بوو هەمووی ئەو فاکتۆرانە دەستیان دا دەستی یەکتر کە کۆمەک بەوە بکەن کە بیرۆکەی وتیوێژ لەگەڵ ئێران بێتە گۆڕێ و ئێرانیش تەبیعەتەن لەو شتانەدا زیرەکن دروستکردنی شرایەتی مناسبی تەرحەکانی خۆیان لە ژێر سێبەری ئەو کەش و هەوایەدا قەزی وتیوێژ لەگەڵ جمهوری ئیسلامی دێتە گۆڕێ و لە کۆمیتە مەرکەزی حزبی دموکراتیشدا باسی دەکرێ و سەفەر دەکرێت بۆ دەرێ و هاتنەوە دەکرێت و بلاخەرە ئێران سایە دەکا وای بکە کە دکتۆر قاسملوو بۆ خۆی شخصەن بەشداری مزاکرەکە بکە ڕازی بەوە نابێت کە خەڵکی دیکە بەشدار بێ هەدەفەکەشیان لە ناوبردننی دکتۆر قاسملوو بووە بۆیە پلانەکەیان سەر دەکەوێت و لە ئیدامەی خۆیدا دکتۆر قاسملوو لەسەر میزی مزاکرە لە ڤیەنا ترۆر دەکرێت دەوترێت ئەوە لایانی سیاسەکەی بوو لایانی حقوقەکەی دوای پێدا چوونەوەی پۆلیسی ئوتریش و دەوڵەتی ئوتریش و نەبوونی دادگایەک و معاملەی پۆلیس و دەوڵەتی ئوتریش لەگەڵ ئێران و ئیدی کەیسەکە بەداخەوە وەچی ئەوەی مێکۆنووس نەبوو بە کەیسێک بە فایلێکی حقوقی قەزایی کە بێتە بەرباس و لێکدانەوە بڕیاری حقوقی لەسەر ئێران دەوترێت کوردەسی هەبوو لەو تیرۆرکردنا ئەمە تا چەند ڕاستە ئێمە هیچ دلیلێکمان نییە بڵین کوردەستی هەبووە هیچ ئەسنادێک وانیشان نادەن لە ڕوانگەی ئێمەوە بە قەناعەتی حزبی دموکرات و تەنانەت ئەو کورتە سەنەدانەی کە دوای ترۆرەکە ڕوویدا و ئێرانێک گیرا و بریندار بوو دوایە چۆ بۆ ئێران و ئەوانە هەمووی دەردەخە جمهوری ئیسلامی بە ئاگاهی بەڕێوەبەرانی سەرەوە تەڕاحی ئەو ترۆرە بوونە و ئەوان کردویانە ئەو ترۆرە کورد نەیکردووە جگە لە خواستی جمهوری ئیسلامی هۆکاری تر هەبووە دەڵێن لە یەشێک لەو هۆکارانە ئەو بۆ کە لە دوای کۆتایی هاتنی جەنگی عێراق ئێران کورد و قاسملووش بە جۆرێک لە جۆرەکان لە ژێر تەسیرات و کاریگەری بۆچوون و کردار و ڕفتار و تارەکانی ڕەفسەنجانیا بوون کە ئەو کات بە باڵی میان ڕەو بە باڵی نەرەمڕۆ ناسراوە دەوترێت یەکێک لەو هۆکارانە ئەوە بووە کە وای کردو کە قاسملوو ئامادەی تابێت بەشداری ئەو گفتوگۆیە بکە و من ئاماژەم بەوە کە ئەوە یەکێک لە فاکتۆرەکان بووە کە شاید ئەو وەختی بەحسی لەسەر کرابێ کە تەسیری دانابێتە سەر تەحلیلەکە لەسەر ئێران بەڵام دەوترێت سەرەکی ترین فاکتۆر کە هۆکاری بەشداریکردنی شەهید قاسملوو بووە لەو گفتوگۆیە ئەوە بووە کە ماوەیەک بەر لە چوونی بۆ ئەو گفتوگۆیە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو لیستێک دەرەکا بە ناوی لیستی فیکس ئەم لیستە نزیکەی 8 لە کادیرە دیارەکانی حزبی دیموکرات ئاماژە پێیەکا بۆ ئەوەی لە پاش خۆی ببنە جێگری قاسملوو ئەم لیستە ئەم لیستی فیکسە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە کەسێکی دیاری نێو حزبی دیموکرات وەکو جەلیل گادانی بەرەنگاری ئەم کردەی قاسملوو بێتەوە و حیزبێکی نوێ باڵێکی نوێ حیزبێکی جیاواز و ئینشقاقی سیاسی لە نێو حیزبی دیموکراتە دروست بکات کە ئەو کات بە حیزبی دیموکراتی ڕێبەراتی شۆڕژێر ناوبراوە دەڵێن ئەمە یەکێک بووە لە هۆکارە سەرەکیەکانی چوونی دکتۆر قاسملوو بۆ ئەو گفتوگۆیە دەڵێن ترسی هەبووە لەوەی کە نەبادا ئێران ئەم باڵە جیاوازەی حیزب قۆزێتەوە و بە جۆرێک لە جۆرەکان ئینشقاقی سیاسی گەورەتر بکە و زەربەیەکی کوشندە لە حزبی دیموکرات بە لەم بارەیەوە ئێوە چی ئەڵێن هۆکاری سەرەکی نەبووە بەڵام تەبیعەتەن ئەوەی کە لە کۆنگرێ هەشتا دوای کۆنگرێ هەشت ئینشعابێکی گەورە لە حزبی دموکراتی کوردستانی ئێراندا کرا و جەمعێکی بەرچاو ئینشعابیان کریا بڵێن حزب لەد بوو ئیعلامی حزبێکیان کرد و حزبی دموکراتی کوردستانی ئێران ڕێبەرایەتی شۆڕژێر بێدەور و بێتەئسیر نەبووە لە دروستبوونی کەش و هەوایەک بۆ موقعیەتی دکتۆر قاسملوو بەڵام نەفسی ئەوە نەفسی کێشەکانی نێو کۆنگرێ هەشت و لیستەی فیکس و ئەو کێشانە نەبووتە هۆی سەرەکی بەرە وتووێشتچوون و دوایە ترۆرکردنی دکتۆر قاسملوو تۆ دەبێت مەجموعەیەک فاکتۆر لە دەوری یەکدا بنێ کەو کەش و هەوایە دروست دەکات ڕێبەرایەتی حزب دەگاتە ئەو قەناعەتە کە وتوێژێک لەگەڵ جمهوری ئیسلامی بکە یا ئەو داوای کە جمهوری ئیسلامی ئەو کات بۆ وتوێژ کردوێتی بچن لەگەڵی دابنیشن و وتوێژەکە بکەن
باشە پێت وانە تەواوی ئەم هەنگاوانەی کە لە ئاکامە بە شکست و بە زەرری گەورە بە کورد و بۆ پارتی کوردی ئەگەڕێتەوە پێت وانە ئەمە جۆرێک بۆ لەوەی کە ڕێبەرەتی حیزبەکان جۆرێک لە متاڵە ئەو بەخواچوونەوەیان نەکرد و خاوەنی پرۆژەی نوێ نەبوون یا بەو بمانایە بڵێم تۆ پێت وانە حیزب کە حیزب هەمیشە پێویستی بە خۆراکی سیاسی هەیە پێویستی بە دروستکردنی ڕوئیا هەیە بۆنەوەی دوای خۆی ڕوئای سیاسی بۆ نمونە ئەگەر سەیری سەرکردەیەکی وەکو ئۆجەلان بکەین دەبین خاوەنی چەندین کتێبە لەسەر مەسلەی ناسیۆنالیزم لەسەر مەسلەی کەمالیزم لەسەر ڕۆژهەڵاتی ناوین و میزۆپۆتامیا لەسەر فکری سیاسی بەڵام بە درێژایی ئەو مێژووە بینین کە دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو بە تەنها کتێبێک کە ئەویش کتێبی کورد و کوردستانە دەرەکات پێت وانە ئەمە وای کرد بێت کە هەمیشە ئاکامەکانی پلانی سیاسی لە نێو حیزبا سەرکەوتو نەبوو بێ نەیتوانی بە گەشی باش بەخۆی باوبەر و بکانەوە بڕات پلانی سیاسی و گەشە و ئاڵوگۆڕ پەیوەندی هەر بەوە نییە بڵێن سکرتێری ئەو حیزبە یا ڕەبەرانی ئەو حیزبە زۆر کتێب بنووسن یا کەم بەس لە زۆر کەمینە بوونی فکر ینی فکر شتێکی دیکەیە دەکرێت فکرەکە بێتە گۆڕێ ئەو گەڵاڵی کاو بەڕێەوەی بەرێ گرفتی حیزبی دموکرات ڕاستەکەی زۆر کەم کێشەی سیاسی و نەبوونی پلانی سیاسی بووە حزبی دموکرات لەو حیزبانە بووە کە بەهۆی دموکراسیی زۆری نێوخۆی و کۆنفرانس و کۆنگرە و بەحس و هەمیشە لەباری سیاسیدا لە ئاڕوگۆڕ و لە تەحولدا بوو دەوڵەمەند بووە گرفتی حزبی دموکرات مشکلەکە دەگەڕێتەوە سەر نەبوونی میکانیزمی حاوانەوەی جەمعی کێشەی حزبی دموکرات لە 40 ساڵی ئەخیدا زۆرتر بەوە پێناسە دەکرێت ئەگە تۆ چاو لەولەت بوون و ئینشعا بەکام کە کێشەکانی سەردەمی دکتور قاسملوو و ئەحمەد تۆفیق تا دوای ئینقلابی ئێرانەوەی کە بە نێوی پەیڕەوانی کۆنگرەی 4 یا حزب کە پێی دەکەون گروهی حەود و دوایە ئەو ئینشعابەی دیکە و دوای ئەولەت بوونەی دیکە گرفتی سەرەکی حزبی دموکرات ئەوانە بووە و ئەوانە زۆر کەمیان دەکەونە خانەی کێشەی سیاسی و پێناسەی سیاسی و بحرانی سیاسی و بحرانی فکری من ئەگە ئاوڕێک لە ڕابردووی حزبی دموکرات بدەمەوە تەسەور دەکەم بە لە حازی سیاسی بە بەراورد لەگەڵ حزبەکانی دیکە هەمیشە پلانی هەبووە هەمیشە وڵامی هەبووە حزبێکی ڕێکوپێک بووە خاوەنی پێرە و پرۆگرام بووە زۆر زوو تەرحێک شکستی خوارد و تەرحێچکەی هێناوەتەوە زۆر زوو شتی هێناوەتەوە بەسەر کاغاز زۆری ئەوانە جێبەجێ کردووە گرفتی حزبی دموکرات کەم لەو خانەیەدا پێناسە دەکرێت خانەی فکر و تئۆری و سیاست زۆرتر لەو کێشەکانی نێوخۆ ئەوانەیە مشکلەی گەورەی حزبی دموکرات بوونە لە نزیک 40 ساڵی ئەخیردا و حزبی دموکرات هەمیشە بەوانەوە ناڵاوە لە دەورانی ڕێبەرانی شەهیدیش و لە دەورانی ڕێبەرانی زیندوش ئێستا بە هەردووک لایەوە بڵێ کەوایەکرێ من ئەو پرسیارە بکەم حزبی دموکرات و پارتەکانی کوردستانی ڕۆژهەڵات چەند توانیوانە کەڵک لەو فرسەتە مێژوویە لەو هەلە مێژوویانە وەربگرن کە لە نێوخۆی ئێرانە لە نێودەسەڵاتی ئێرانە لە مەملەکەتی ئاخوندا ڕویانناوە بۆ نمونە ئەگەر باس لە یەکێک لەو هەلانە بکەین بەر لە دووخولی هەڵبژاردننی ئەحمەدی نەژاد بۆ سەرۆکی کۆماری ئێران محەممەدی خاتەمی لە یەکێک لە هەڵبژاردنەکانی ئێرانە بۆ ماوەی 4 ساڵ بوو بە سەرۆکی کۆماری ئێرانی وەرگرت ئەو کات قسە لەسەر میانڕەوی و ڕیفۆرم خوازی خاتەمی ئەکراوە و پیاوێک بوو بە جۆرێک لە جۆرەکان ئەفزەلتر و باشتر بوو لە ئەحمەدی نەژاد لە سیاسەتکردن و لە دنیابینیە هەتا قسە لەسەر ئەو بوو کە محەممەدی خاتەمیش لەسەرەوەکە کە ئێران یاخود ئاین ئیسلام بێ ئۆپۆسیۆن بێت ینی یەکێک لە پرۆژەکانی ئەو بوو کە ئەبێ ئێران وەک کۆمارێکی ئیسلامی ئۆپۆسیۆنی نەمێنێ نەیاری نەمێنێ پاشان من لە وتارێکی خاتەمیا بینیم قسکە پێناسی ئازادی بەم شێوەیە کە ئەڵێ ئازادی بریتە لە قبولکردنی هەموو ئەو شتانی کە تۆ زۆر پێی ناڕەحەتی لە بەرامبەرەکەت ئێوە چەند توانیتان عەقلی سەرکردایەتی کورد لەو ڕۆژگاری خاتەمیە چەند توانی کەڵک لەم پیاوە وەربگرێ بۆ بەدەستهێنانی خواستەکانی ئینسانی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات چەند ئیشتان لەسەر ئەم فرسەتە تاریخی کرد لە ئێران بە حکمیەوەی کە ئێمە دوای ئینقلاب پاژماوەیەک جمهوری ئیسلامی شەڕێکی تون لەگەڵ ئێمەدا بوو خەڵکی زۆر لێ ترۆر کردین ڕەحبەرانی لێ ترۆر کردین لە ئێران ئیعدامێکی زۆر هەبوو کەش و هەوایەکی فەوقڵعادە ئەمنیەتی لە گۆڕێدا بوو هیچ مەجالێک نەبوو ئەوە نەوئێک ئەقلیەت و نەوئێک خوێندنەوەی لە نێو ئێمەدا دروست کرد بۆ چۆنێتی تەعامل لەگەڵ جمهوری ئیسلامی ئەو ئەقلیەت و خوێندنەوەیە لە ڕووخانی جمهوری ئیسلامی ئەوەی کە کێشەکانی نێو جمهوری ئیسلامی فەرقیان نییە
بەشێکی زۆر لەوانە هەروەگیەکەن جمهوری ئیسلامی هەر جمهوری ئیسلامیە ئەوە شەڕی زیێڕینگەرێ بینی خۆیان ئەوە تا ڕادەیەکی زۆر لە نێو ئێمەدا هەبوو لەو سەردەمدا ئەگەر لە خۆم بپرسی ئەو کەش و هەوای کە لە نێو ئێران هاتە گۆڕێ و لە کوردستانی ئێران لە سەردەمی خاتەمیدا زۆرێک مجتەمەعاتی مەدەنی دروست بوون فعالیەتی مەدەنی هەبوو لە نێو خۆی کوردستانی ئێران لە کرماشان و ئیلان بگرە هەتا لای ورمێ و ئەولات ژنان و پیاوان و جوانان و خوێندەوارانی کورد فعالیەتێکی زۆریان کرد بەڕاستی دەورانێکی باش بوو گەشەیەکی باشی فەرهەنگی سیاسی نەتەوەی هاتە گۆڕێ من پێم وایە ئێمە وەک حیزبەکان تا ڕادەیەک ئەوەمان نادیدە کرد لەو ئەقڵیەتەدا ماینەوە کە زۆری تەوەجۆ پێ نەکەین لەو ئەقلێتەدا ماینەوە کە باش متالعی نەکەین و کاتێک متال ئەمان کرد و تەوەجۆمان پێکرد لە بڕێکی هێندێک وە دوایە کەوتین خۆمان بەباشی لەگەڵ تەتبیق نەدا بەڵام خەڵک لە نێوە خۆی وڵات زۆر ڕەخنەیان دەگرت و پێشنیاریان دەکرد و شتیان دەناردبووی کە ئێمە بچینە نێو ئەوە لانی کەم حزبی دموکرات تەکانێکی خوارد ئەوەی کە داوای لە کۆمەڵانی خەڵک کرد کە لە ئینتخاباتی مەجلیسی شەشدا بەشداری بکەن بەرهەمی ئەوە بوو کە ئێمە بەرەو ئەوە دەچین بەڵام ئەگەر لە خۆم بپرسی بە سەراحەت ئەو ڕەخنەیە قبول دەکەم کە ئێمە نەمانتوانی لەو فرسەت بە باشی کەڵک وەربگرین بڕێک لەوێ بە شێوەی گونجاوی وێ موەساتی خۆماندا مەزرێنین نەهێنیان بکەین کە بمێننەوە ئەقڵیەتێکی دیکە لە کێشە لە دژی جمهوری ئیسلامی بە کولی ئەقڵیەتەکانی پێشی خۆمان زیاد بکەین بڵێ باشە کاتێک کە ئەم فرسەتە دەست و دیسانەوە لە ئێران فرسەتێکی دی بۆ کورد و بۆ گەلانی ئێران بەگشتی دێتە پێشەوە لە پاش خولی یەکەمی هەڵبژاردننی ئەحمەدی نەژاد دۆخەکە ئاسایی بوو بەڵام لە خولی دۆمی هەڵبژاردننی ئەو پیاوە بە جۆر لە جۆرەکان ناڕەزایەتی لە ئێران کەوتەوە و قسە لەسەر ئەوە بوو کە ئەم پیاوە بە جۆرێک لە نامەشروعێت کورسی دەسەڵاتی بەدەستێناوە بۆ تۆ بەسەر کۆمار و ئەمە وای کرد کە ناڕەزایەتی خۆپشاندانێکی زۆر لە ئێران دروست بووە و بە جۆرێک لە جۆرەکان دوو کەسایەتی دیاری ئێرانی کە ئەوانی شمیر حسێنی موسەوی و مادی کەڕوبی بوون دەرکەوتن و قسە لەسەر دروستبوونی شۆڕشی سەوز لە ئێران سەری هەڵا ئەمە دیسانەوە فرسەتێکی تر بوو بۆ کورد لەو وڵاتە من پرسیارەکەم ئەمەیە نەسی پرسیارەکەم ئەمەیە کە ئایا ئەی لەم فرسەتەی تریانە حیزبی دیموکرات و سەرکردایەتی ئەقلی سیاسی حیزبەکانی ڕۆژهەڵات چەند توانیان هاوپەیوەندیتێکی سیاسی ئیتفاقێکی سیاسی لەگەڵ شۆڕشی سەوز و لەگەڵ ئەو کەسایەتیانەی کە ڕێبەرایەتی ئەو شۆڕشیانە کرد بە جۆر لە جۆرەکان چۆن بوو ئێوە چەند کارتان لەسەر ئەم هەلەی تری مێژوو کرد لە ئێران ئێمە وەک حزبی دموکراتی کوردستان بە جددی گرتمان هەردوای هەڵبژارنەکانی ریاسەتی جمهوری تەنانە لەو سەردەمدا کە ئەو کێشە تەلویزیۆنانە بینی کاندیدەکان لە گۆڕەدا بوو بە خەڵکمان دەکوت پسنە نێو کێشەکە و دوای هەڵبژارنەکەش دقیقەن ئێمە لە هەوڵی ئەوەدا بوون کە خەڵک بێتەفاوت نەبوو تەنانەت ئێمە بۆ خوێندنەوەیەکشمان هەبوو هەوڵمان دەدا بە تەسیر و شۆندانان لەسەر کەسایەتەکانی نێو ئەو جوڵانەوەیە تێبکۆشین ناڕاستەوە خۆ ڕاستەوە خۆ بۆ تەسیر دابنینە سەربۆچین و موسەوی و بۆچوونی کەڕوبژ لەسەر ڕووداوەکان ئەو ئەکسول ئەمەلەی یا ئەو ئەکسول ئەمەلەی کە بەرامبەر بە ئەمەلی انتخاباتی ریاسەتی جمهوری هاتە گۆڕێ و کە دەنگەکان دزرانەوە و بە قەولی ئێرانیەکان مهندسی شودا هەموو شتەکانیان ئاوا لێ کرد لە ئیدامەی خۆیدا شتی زۆر لێکەوتەوە خەڵک شعاری ڕادیکالتریان دەدا خەڵک باسی ئازادیان دەکرد خەڵک باسی مافی ژنانیان دەکرد باسی کۆمەڵێک مەوزوعاتیان دەکرد کە لە دەستور و کار و بەرنامەی ئێمەدا هەیە ئێمە لە کوردستانی ئێران هەموو حیزبەکان تا ڕادەیەکی زۆر وا فێربووینە کە دەگەینە سەر ئینتخاباتەکانی ئێران زۆر زووفکردەوە دەکەین تەحریمی بکەین کەم وا هەبووە کە بێنین لێکی بدەینەوە متالعە بکەین هەڵی سنجێنین بزانین چه بە خازانجی ئێمەیە دەرفەتێک بۆ خۆمان بگونجێنین لەو دەرفەتە کەڵک وەربگرین لە دژی دەسەڵاتی جمهوری ئیسلامی کێشەکە لە کوردستان نەهێڵینەوە بیبینەوە ئێمە وەک حزبی دموکراتی کوردستان تەنانەت جیاوازیشماندانا بینی موسەوی و کەڕوبی لەگەڵ ئەحمەدی نژاد پێمان وای بۆ زۆرێک لەو شتانێک کە ئەوان دەیڵەن مەحقوڵە منتەقی تێدا هەیە وازیان لە زۆر شتی خۆیان هێناوەتە گۆڕێ هەرچەند لە سیستمی جمهوری ئیسلامیدا بوونا بەڵام بۆ گەیشتونەکە و سیستمە کارناکە ئەو سیستمە وڵام دەرنێ ئێستا کۆمەڵێک شعار و دروشم دێن نەگۆڕێ دەبی ئەوانە پشتیوانیان لێ بکرێن بەڵام ئەحزابی کوردی ئێرانی لەسەروە کۆک نەبوون ئێمە وەک کورد هاودەنگ و هەماهەنگ نەبووین کە چۆن تەعامل لەگەڵ ئەو کێشانە لە تاران بکەین بەڵکە هەر لایەنە وەک حیزبی خۆی حیزبی ئێمە دەڵە دەبێت لەو فرسەتانە ئیستفادە بکەین کە دێنە گۆڕێ بەشێک لە ئەقلیەتی ئێمە کە لە نێو ئەوامیشدا جێکەوتووە جاروبار بە ڕێوەبەران و نوخبەکانیش بە جۆرێک ئیستفادەی لێ دەکەن ئەوەیە
دەڵەوە کێشەی دەسەڵاتە بینی خۆیان پەیوەندی بە ئێمەوە نییە لە حاڵی گوانیە هەر کێشەیەک لە تاران پەیوەندی بە ئێمەوە هەیە تەنانەت کێشەی ئەحمەدی نیژاد و خامنەیش پەیوەندی بە ئێمەوە هەیە ناڵم لەسەر ئێمە شەڕ دەکەن بەڵام ئێمە چۆن کەڵکی لێوەربگرین لە چوارچێوەی بەرژەوەندی خۆماندا بوویە لە جوڵانەوەی سەوزدا لەژێر ڕووناکایی ئەو حەقیقەتە کە جوڵانەوەیەک لە ئێران لە گۆڕێدا هەیە میلیۆنها خەڵک دێنە گۆڕێ نابێ بڵێن وڵات چونکە موسەوی و کەڕووبی پێشتر سەرۆکی مەجلس و نەخۆز وەزیری ئێران بوونە فەرقیان دەگەڵ لایەکەی دیکەنینە تەئید و پشتیوانەی هەڵوێستەکانیان نەکەین بەپێچەوانە ئەمە کوتمان لەو شوێنانی کە قسەی باش دەکەن تەئیدیان دەکەین لەو شوێنانی کە قسەکانیان باش نیە بۆیان ئیسلاح دەکەین و تێدەکۆشی شتەکانی خۆمانیان لەگەڵ باس بکەین لانی کەم لەو مەوردەدا ئێمە وەک حزبی دموکراتی کوردستان ڕاستێکی هەوڵماندا خەڵک بێتە فاوت نەبێ بچێتە نێو بازێکە لەوێ قسەی خۆی بکە و نەزەری خۆی بدا و بێتە گۆڕێ و دەبێت لە داهاتوشدا هەر ئەوە بکەین ئەو کێشانێک کە لە تاران هەنا ئێمە نابێ بێتە فاوت بووین دەبێت کەڵکی خۆمانیان لێوەرد ببرە من کاتم زۆر کەماوە من ئەمە دوا پرسیار بکەم پێم خۆشە هۆکارەکانی ئەو فاکتۆرانی کە لە پشتی شەهیدکردنی دکتۆر سعیدی شەرەفکەندی و هاوڕێکانیەوە بوون ئەگەر بکرێت لە ماوەی داخەو نیوێک دوو دقەیە ئەو ڕووداوە مێژوێمان بۆ بژێڕیتەوە ئەوەی مربوط بە ترۆرکردنی دکتۆر شەرەفکەندی و هاوڕێیانی بوو ئەوە بوو دکتۆر شەرەفکەندی و هاوڕێکانی لە کۆنگرەی ئەنتەرناسیۆنال لە ئەڵمانیا بەشداریان کردبوو دوایەوە کە کۆنگرەی ئەنتەرناسیۆنال تەواو دەبێ ویست بوویان لەگەڵ جەمعێک مخالفینی ئێرانی ئەحزابی چەپ و دموکراتیکی ئێرانی دابنیشن کۆبوونەوەی بکەن متالعەیەکی وەزئی ئێران بکەن و چۆن کۆمەک بەوە بکە ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی لە دەرەوەی وڵات دژی جمهوری ئیسلامی دروست بێ و پرۆژەکەی دکتۆر سادقی شەرەفکەندی ئەوە بووکە ئەوە بینێتە گۆڕێ و حیزبەکان و لایەنەکان لێک نزیک بکاتەوە لە ڕێستورانێکدا دەنیشن لەو ڕێستورانەدا لەسەر مەوزوعاتی ئێران قسە دەکەن تەبیەتەن جمهوری ئیسلامی لە پێشدا بەرنامەیدا داڕشت بوو جەمعێکی بۆ دیاری کردو ئەو جەمع هێرشیان کردەوێ و هاوڕێیانی ئێمە ترۆر کران و دوای ئیدی دادگای مێکۆنووسی لێکەوتەوە بوو بە کەیسێکی حقوقی قەزایی لە ئاڵمان و تاڕادەی کەسێکی سیاسیش لە پەیوەندی لەگەڵ یەکێتی ئوروپا و ئێرانیشدا چۆ پێشە کاک خالیدی عەزیزی سکرتێری حزبی دموکراتی کوردستان سپاس بۆ ئامادەبوونت بەرنامەکە بەرەو کۆتایی ئەڕۆ کۆتایی پێدێت بینرانی بەڕێز زۆر سپاس بۆ تۆش ڕووداوی مێژوو کۆتایی پێ تا ئەڵخێکی تر و بێگەشتنوێکی بە خۆتان سپێنی خواتان لەگەڵ